جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە سەرەتا سەردەری چەند هەواڵ. بەیانیەی دایکانی شۆڕشی ژینا لە کوردستان، برینداربوونی 3 کەس لە کاتی کوژانەوەی ئاگری دارستانەکانی مەریوان، ئەشکەنجە و ئازاری کۆڵبەرێک لە سنووری مەریوان، خۆپیشاندانی هەزاران کەسی کرێکاران و ئازادیخوازان لە ئیستانبول، 11مین ڕۆژی مانگرتنی کرێکارانی پرۆژەی نەوت لە ئێران، ژەهراویبوونی 260 کەس بەهۆی خواردنی ئاوی پیس لە ڕێزوان شار، دەست بەسەرکردنی 2 چالاکی مەدەنی لە دامغان و تاران و خۆپیشاندانی خەڵکی ئیسرائیل دژ بە دەوڵەتی نەتانیاهۆ. درێژێ هەواڵەکان. بەیانیەی دایکانی شۆڕشی ژینا لە کوردستان ڕۆژی شەممە 9 پوشپەڕ، دایکانی دادخوازی شۆڕشی ژینا لە کوردستان پاش بایکوتی خولی یەکەمی هەڵبژاردننی سەرۆکۆماری بەیانیەکیان بڵاو کردەوە. دایکانی دادخوازی کوردستان پێش هەڵبژاردننی سەرۆکۆماری لە بەیاننامەیەکدا داوایان لە خەڵک کرد بوو کە لە شانۆی هەڵبژاردننی تەبلیغاتی ڕژیم بەشداری نەکەن و پەنجە لە خوێنی گیانبەخکردنەوەی ڕێگەی ئازادی و بەرابەری نەگەوزێنن. پاش بایکوتی سەرکەوتوانەی هەڵبژاردن، دایکانی دادخواز لە بەیاننامەیەکی دیکەدا ڕێز و پێزانینی خۆیان ئاراستەی خەڵکی کوردستان و ئێران کرد و ڕایانگەیان بۆ خولی دووهەمی هەڵبژاردنیش لە ماڵەوە دەمێننەوە و لەگەڵ جنایەتکاران و بە کوژانی ئازیزانیان پەیمان نابەستن. برینداربوونی 3 کەس لە کاتی کوژانەوەی ئاگری دارستانەکانی مەریوان. ڕۆژی شەممە 9 پوشپەڕ، ئاگری دارستانەکانی مەریوان بۆ جارێکی دیکە هەڵگیرسا و 3 کەس لە کاتی دامرکانەوەی ئاگرەکە بریندار بوون. ئاگری دارستانەکانی گوندی ڕەشەدەی ڕۆژی شەممە لەلایەن ئەنجومەنی سەوزی چیای مەریوان و خەڵکی خۆبەخشەوە کۆنترۆڵ کرابوو، بەڵام شەوی شەممە بۆ جارێکی دیکە هەڵگیرسا بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویست و گازگرتووی 3 کەس لە کاتی دامرکانەوەی ئاگرەکە تووشی هەناسە تەنگێ بوون و بۆ نەخۆشخانەی بۆ عەلی مەریوان گوازرانەوە. ڕفاندنی مێرمەنداڵێکی خەڵکی جوانڕۆ لەلایەن هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەممە 9 پوشپەڕ، مێرمەنداڵێکی خەڵکی جوانڕۆ بە ناوی ڕامین قادری تەمەن 19 ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێندرا. ڕامین قادری پێشتر 2 جار لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرابوو، بەڵام ئەمجارە هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە ناوبراویان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ڕامین لە بەردەستان نییە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. ئەشکەنجە و ئازاری کۆڵبەرێک لە سنووری مەریوان. شەوی هەینی 8 پوشپەڕی 1403 کۆڵبەرێک بە ناوی ئۆمید مورادی تەمەن 40 ساڵ لەلایەن هەنگی مەرزی ڕژیمەوە لە سنووری تەتەی هەورامان دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجەدرا. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز، ئۆمید مورادی لە کاتی کۆڵبەریدا کەوتە بۆسەی هێزەکانی هەنگی مەرزی مەریوان و پاش دەست بەسەربوون بە باتۆم لێی دراوە. شایانی باسە کە زانیاریەکی زۆرتر لەسەر دۆخی تەندروستی و چارەنووسی ئەو کۆڵبەرە لە بەردەستانیە. خۆپیشاندانی هەزاران کەسی کرێکاران و ئازادیخوازان لە ئیستانبول. ڕۆژی شەممە 9 پوشپەڕ، هەزاران کرێکار، حزب و لایەنە سیاسیەکان، گروپەکانی فێمینیزم، ڕێکخراوەکانی ژنان و لاوان لە شاری ئیستانبول دژ بە داگیرکردنی شارەداری جوولەمێرگ لەلایەن حکوومەتی فاشیستی ئەردۆغانەوە خۆپیشاندانیان کرد. ئەو چالاکیە کە لەلایەن حیزبی دەم پارتی و ئیتحادیەی کرێکاران ڕێکخرابوو، لەلایەن ڕێکخراوەکانی ژنان، گەنجان و حیزبە سیاسیەکانی دیکە پشتیوانی لێکرا و هەزاران کەس تێدا بەشداریان کرد. بەشداربوانی ئەو چالاکیە داگیرکردنی شارەداری جوولەمێرگ و زیندانیکردنی نوێنەرانی ڕاستەقینەی خەڵکیان بە توندی شەرمەزار کرد. بەشداربوانی دژ بە فاشیزم، دژ بە سەرکوتی ژنان، هەژاری و تەوەڕم، هەروەها زەوتکردنی ئازادیەکانی خەڵک دروشمیان بەرز کردەوە و خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. هێرشی تورکەکانی فاشیست بۆ سەر کرێکارانی کورد لە باکووری کوردستان.
ڕۆژی شەممە نۆی پوشپەڕ تورکەکانی فاشیست لە شاری مۆغلا هێرشیان کرد سەر بنەماڵەیەکی کرێکاری کورد کە لە ساڵۆنێکدا کاریان دەکرد و چەند کەسیان بریندار کرد. بەپێی راپۆرتی میدیاکانی باکووری کوردستان گروپێکی 20 کەسی فاشیستی تورک بە کاتی شەو ڕێگەیان بە کرێکارانی شاغڵ لە ساڵۆنێکدا گرتووە و پاش بێڕێزی و هەڕەشەکردن بە چەقۆ و چۆماق هێرشیان کردوەتە سەر کرێکاران و چەند کەسیان بریندار کردووە. گیان لە دەستانی دوو شەڕڤانی سووریەی دموکراتیک لە شەڕی داعش. بەپێی راپۆرتی ناوەندی میدیای هێزەکانی سووریەی دموکراتیک ڕۆژی هەینی هەشتی پوشپەڕ دوو شەڕڤانیان لە ئۆپراسیۆنێک دژی شانە نووستوەکانی داعش لە دەیر و زۆر گیانیان بەخت کردووە. ئۆپراسیۆنی گەردەلوولی جەزیر کە ماوەی چەند ڕۆژە دەستی پێکردووە شانە نووستوەکانی داعشی لە بیابانەکانی دەیر و زۆر کردوەتە ئامانج و مەبەست لەو ئۆپراسیۆنە دابینکردنی ئەمنیەت و ئارامی بۆ خەڵکی ناوچەکە و لە ناوبردننی داعشە. لە شەڕ و پێکدادانەکانی ڕۆژی هەینی دوو شەڕڤانی هێزەکانی سووریەی دموکراتیک بە ناوەکانی مەحموود خەلەف و ئەحمەد محەممەد گیانیان بەخت کردووە. 11مین ڕۆژی مانگرتنی کرێکارانی پرۆژەی نەوت لە ئێران. ڕۆژی یەکشەممە نۆی پوشپەڕ کرێکارانی پەیمانی و پرۆژەی شاغڵ لە سەنعەتی نەوت گاز و پترۆشیمی ئێران بۆ 11مین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشایی و مەعیشەتی درێژەیان بە مانگرتندا. بەپێی راپۆرتی شۆرای ڕێکخستنی ناڕزایەتی کرێکارانی سەنعەتی نەوت 22,000 کرێکار لە زیاتر لە 115 شرکەت با مەبەستی گەیشتن بە دادخوازیەکانیان ببورن داخوازیەکانیان پەیوەست بە کارزاری 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان بوون. کرێکارانی ناڕازی خوازیاری وەلانانی پەیمانکار بەکردەوە دەرهاتی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسۆنەلی نەوت زیادکردنی حەقدەست و مەزایە دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی وەلانانی جیاوازی و تەزمینی ئەمنیەتی پیشەی بوو. ژاراویبوونی 260 کەس بەهۆی خواردنی ئاوی پیس لە ڕێزوان شار. لە ڕۆژانی ڕابردوودا 260 شارۆمەند لە شارستانی ڕێزوان شاری سەر بە پارێزگای گیلان بەهۆی خواردنی ئاوی پیس ژەهراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. هەرچەند بەرپرسانی پارێزگای گیلان ژەهراویبوونی دەیان کەسیان بە ئاوی لولەکەشی پیس ڕەت کردووەتەوە، بەڵام سەرۆکی زانکۆی زانیاری پزیشکی ئۆستان ڕێژەی بەستەریکراوانی 260 کەس ڕاگەیاندووە. بەوتەی چالاکانی مەدەنی توشبوانی ئەو نەخۆشیە تووشی زگچوون و ڕشانەوە دەبن و هێز و توانایی هیچ کارێکیان نامێنێت. دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی لە دامغان و تاران. ڕۆژی شەممە نۆی پوشپەڕ عاتفە ڕەنگریز چالاکی بواری مافی ژنان لە شاری دامغان و هۆنەرمەندێکی بواری ڕاپ بە ناوی وەحید نعمەتی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتەکان عاتفە ڕەنگریز پاش بانکران بۆ لەقی یەکی دادسەرای گشتی و ئینقلابی دامغان دەست بەسەر و ڕەوانەی زیندانی شاهروت کراوە. پێشتریش ئەو چالاکە مەدەنیە لە پەروەندەیەکی تازەدا بە پێکهێنانی گروپ بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات تۆمەتبار کرابوو. عاتفە ڕەنگریز ساڵی ڕابردووش بە تۆمەتی تەبلیغ دژی نەزام دەست بەسەر و بە جەریمەی ماڵی مەحکوم کرا. لەلایەکی دیکەوە هونەرمەندێکی بواری ڕەب بە ناوی وەحید نەعمەتی کە گۆرانیەکی لەسەر کچە درۆزنەکەی قالیباف خوێند بوو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و پەیجەکەی لە ئینستاگرام داخراوە. ڕێپێوانی 10,000 کەسی دژبەرانی فاشیزم لە ئاڵمان. ڕۆژی شەممە نۆی پوشپەڕ 10,000 دژبەری فاشیزم لە شاری ئیسینی ئاڵمان کە پێکهاتبوون لە گروپە چەپ و کۆمونیستەکان و چالاکی سیاسی ئێرانیش تێدا بەشداریان کرد بوو، ڕێپێوانێکی گەورەیان دژ بە حزبی ڕاستگەرای AFD بەڕێوەبرد. حزبی AFD بە هەزر و بیری ڕەگەزپەرستی و فاشیستی لە هەڵبژاردننی پارلەمانی یەکێتی ئەوروپا 18% کۆی گشتی دەنگەکانی بەدەستێناوە. ئەو حزبە خوازیاری دەرکردنی پەنابەران، پەرەپێدانی سەنعەتی نظامی و دەرچوون لە یەکێتی ئەوروپا بووە و نەیارانی گروپە چەپ و کۆمونیستەکان دژ بە مافی ژنان و کەمینەکانی دیکەی کۆمەڵگان.
ڕۆژی ڕابردوو 10,000 خۆپیشاندەر دژ بە فاشیزم، سیاسەتی شەڕەنگیزی، دژایەتی لەگەڵ پەنابەران، سەرمایەداری و دەوڵەتی ئیسرائیل دووڕوشمیان بەرز کردەوە و چەند جار لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتن و ژمارەیەکیان دەست بەسەر کرا. دوا هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی خەڵکی ئیسرائیل دژ بە دەوڵەتی نەتانیاهۆ. هەزاران دژبەری شەڕ ڕۆژی شەمە 9 پوشبەر لە شاری تەلەڤیڤی ئیسرائیل ڕژانە سەر شەقام و خوازیاری دەست لە کار کێشانەوەی نەتانیاهۆ بوون. لە حاڵێکدا ئاستی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئیسرائیل و حیزبوڵڵای لوبنان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەسێنێت و ئەگەری دەستپێکی شەڕێکی قورس لە ئارادایە، دەوڵەتی نەتانیاهۆ هیچ بایەخێک بە هۆشداریەکانی کۆمەلگای جیهانی و خەڵکی ناڕازی ئیسرائیل نادات. ڕۆژی ڕابردوو هەزاران دژبەڕی شەڕ هاوڕێ لەگەڵ بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە شاری تەل ئەڤیڤ خۆپیشاندانیان کرد و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ، ئازادی دیلەکانی دەستی حەماس، ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی و دەست لە کار کێشانەوەی دەوڵەتی نەتانیاهۆ و هەڵبژاردننی پێشوەختە بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا هەرشاد.